یەکێک لەو ڕێگە چارانە یا و چارەسازیانەی کە مستەفا کاظمی دایناوە کە چاکسازی تیا بکە و بارانە چارەسەرکردنی یان زەمانکردنی نێژنی گەندەڵێ لە دەواازە سنوورەکاندا و ئەو دەواازە سنووران بوون تەسە چاوێکی دارایی گرنگ بۆ بەشێک لە هێزە سیاسیە بە تایبەتی هێزە سیاسی ئیسلامی شیعە چەکدارەکان بۆ بەشێک لە هێز سیاسەکانی ترجوو لە هەرمی کوردستانیشا ئەڵبەت ئێمەزانین کە هەرتوو پارتی دەسەڵاتدار دەواازەکانی هەریەکەی ئەو دەبەرەی خۆیان کۆنتترۆل کردووە و ناشەفافەتی زۆر لە ئەو داهاتاندا هەیە کە لە دەواازانەوە دەستەکەون بۆ بەڕێگەی جۆرا و جۆر سەرچاوە یان ڕێگەی یاسایی یان نیمچە یاساییان بۆ دۆزیونێتەوە بۆ بردن و بە گەندەڵیکردن لەو داهاتاندا. ئایا مستەفا کاظمی دەستی داوەتە چاکسازی و بەشێک لەم چاکسازیانە لە بواری ئەمنیە کە بۆ ئەوەی کە دەست بگرێت بەسەر ینی ئەمنێتی ئەو دەوااز سنووریانە و نەهێڵی تر میلیشیاکان یاخود قاچاقتیا باڵا دەست بێەوە دوایەوە چاکسازیکردنی ئیداریە چاکسازیکردنی ئەمنی لە ڕێگەی نردنی هەندێک هێزی دژە تیرۆر و سوپای یان سوپای پاسەوانی خۆی ئەمانەی نردووە بۆ بەشێک لە دەواازەکانی بەسراوە ینی ئەوەی کە زرباتیە و منتیقەی دیالەوە بەشێک حتا لە منتیقەی کانتریش هەوڵی داوە وردە وردە دەستی پێکردو یان نەک بە هەمووی بەیەکەوە. ئایا هێزی دژە تیرۆری عراقی یان سوپای عراقی دێتە دەواازەکانی هەرێمی کوردستان تەمان ئەمە خواستێک بووە خواستێکی لایەن عراقیان هەمیشە ویستویانە کە ئەوە بکەن یاخود دەسەڵاتیان بەسەر دەوااز سنوورەکانی هەرێمی کوردستان نابێ تەنان نەک بۆ بابەتی دارایی بەڵکو بابەتی ئەمنیش و کۆنتترۆلکردنی ئەو بەتایبەتی یاسا گومرجەکانی حکوومەتی عراقیش چونکە زۆر جار ئشکالێتیان بۆ دروست بووە لە جیاوازی و گومرگەی کە لە دەواازەکانی هەرێمی کوردستان وەرەگیرێ لەوەی کە لە دەواازەکانی تر وەرەگیرێ. ئایا ئەمەیان بۆ ئەکرێ پێم وانە لایەنەکانی هەرێمی کوردستان یاخۆت دەسەڵات لە هەرێمی کوردستاندا بە ئاسانی مل بدات چونکە یەکەم ئەم دەواازان سەرچاوێکی دارایی گرنگن بۆ ئەوان و بە ناشەفافی هێشتویانەوە بۆ خۆمانزانی کە شەڕی گەورە لە نێوان دوو پارتی دەسەڵاتدارە سەر ئەم سەرچاوەداراییە بە تایبەتی سەر گومرجی ئیبراهیم خەلیل و ئەوانی تر دروست بووە وە خوێنێکی زۆریان لە یەکتری ڕشت و لە خەڵکی کوردستانیان ڕشت لە پێناوی ئەو سەرچاوی داهاتاندا. ئایا بە ئاسانی دێن دەسەوە پێم وانە بە ئاسانی بینەن دەسەوە بەڵام لە ڕووی دەستوریەوە پێی مادی ١١٠ دەستور سەلاحەتی حکوومەتی عراقیە کە یاساکان یان سیاسەتی گشتی دابڕێژێ بۆ ئەو دەواازانە بەڵام بەپی مادی ١٤ دەستور کە ئیدارەی ئەو دەواازانە ئەبێ بە مشتەرەکی بێت واتە زمینی سەلاحەتی مشتەرەکە کە بێ هەردووچیان هەرێمیش و حکوومەتی اتحادیشتی هاو بەش بن. بەڕای من وا باشترە لانی عراقی چاودێری و دەواازان بکات دیوانی چاودێری دارایی چاودێری ئەو داهاتانە بکات کە لەو دەواازان دەزەکەوێتەوە چاودێری شێوازی ئیدارە بەڕێوەبردنکە لەو دەواازانەدا بەڵام ئەوەی کە داهاتەکەی مافیەوەیە بێتە خەزانەی هەرێمی کوردستانەوە دواییش لە دواییدا لەگەڵ عێراقدا ینی ئەگەر هاتوو داهاتەکانی هەرێمی کوردستان هەموو داهاتەکانی بەشی پێداویستەکانی خۆی کرد زۆر باشە گرکەمی هەبوو ئەبێ حکوومەتی عراقی بۆی تەواوکەوە ئەگەر داهاتەکانی هەرێمی کوردستان زیاتر بوو لەوەی کە لە پێداویستی خۆی هەیە ئەوە ئەبێت یارمەتیان بژێردە بە حکوومەتی اتحادی مادامێک داوای مافەکانەکات ئەمە شێوازێکی یاساییە بۆ چارەسەرکردنی کێشەداراییەکانی بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی. لە ڕووی سیاسیەوە عێراق دەیەوێت ینی هەیمەنە بکات بەسەر دەواازاندا بەڵام پێم وانە لە ئێستادا ئەمە نەلایەنە سیاسیەکانی هەرێم ئەمە قبوڵکەن دەسەڵات لە هەرێمامە قبوڵکار نە عراقی لەو بتوانێت مەرجەی فەرزکە دەمێنێتەوە لەوانەیە مۆزوعی چاودێری ئەوانە بگەنە ڕێکەوتنێک لە ڕاستیە ینی ئاساییە گەرمەدەم ئێمە گەر فدراڵی بێ بە شەرتێک ینی فدراڵی وەکو خۆی بچەسپێ ڕێگە بدەین کە ئەوەی کە لە دەستورە هاتوو جێبەجێ بکرێ ئەمە لە ڕووی دەستوریەوە هیچی نشتێنی ئیشکالێکی تیان نییە بەڵام بەنسبەت ئەوەی کە لە سایە پەنجاکە ئەمە یاسایە ئەمە گەر لاین لە مفاوەزا شەباز نەکرێت یاسای پەترۆدۆلارمان هەیە لە عێراقا و یاساکانی بوزە ئەمەیان ڕێخستەوە کە بەشێک لە داهاتی بۆنمونە $10 لە هەموو بەرمیل نەوتێک یاخود لە یاسای بوزیا کراوەتەوە بە $5
بۆ ئەو هەرێمەیە بۆ پارێزگایە کە نەوتەکی لێ بەرهەم دێەوە دەواازە سنوورەکان سای پنجیان بۆ پارێزگایە کە دەواازەکە کەوێتە سنووری جوگرافیەکەیەوە کەواتە ئەمە یاسایە ینی حتا پێویستی بە گفتوگۆ و پاوەزەش نییە ئەوەی کە دەمێنێتەوە ئەوەیە کە ینی ئایا ئەم یاسایە جێبەجێ ئەکرێ یاخۆ جێبەجێ ناکرێت ئەگەر جێبەجێ بکرێ بەرامبەر بەوە حکوومەتی اتحادی هەڵەسێ بە التیزامەکانی خۆی یاخودنا ئەم یاسایە مەفروزە جێبەجێ بکرێ بەڵام لە بەرامبەر ئەوزە حکوومەتی اتحادیش هەڵسێ بە ینی جێبەجێکردنی پابندەکانی هەرچە من پێم وایە ئشکالێک هەیە ینی حکوومەتی اتحادی بە گومانە لە دەسەڵاتی هەرێم حەقی شەدی بە گومان بێت چونکە دەسەڵاتێکە تا سەر ئێسخان گەندەڵە و لە 91ەوە کەس نازانانی ینی سەرچاوەکەی داهاتی ئەم هەرێمە چۆنە چۆنی شەفافێتی تیانە چ لە بوارینەوەی چ لە بواری باز لە بواری گومرگ بەڵام ئەمە چارەسەرەکرێت ئایا ئەم دەسەڵاتە ئیسعدادەوەیتیا ئەم پێم وانی ئەم دەسەڵاتی ئیسعدادەوەیتیا بێت چونکە دەسەڵاتێک کە ینی بەشیری گەندەڵی گەورە بوو بێ و پەروەردە بوو بێ و هەموو ڕێکایزەکانی سەر گەندەڵی دروست کردبێ بە ئاسانی ناتوانێت وازە هەم گەندەڵی بێنێت چونکە ئەگەر وازێ بێنە خۆی ئەڕمێ من پێم وایە ئێمە ئەگەر بمانەوێت لە عێراق بین ئەبێ لەسەر بنەمای فیدراڵی ڕێبکەین و چی دەسەڵاتی بەپی دەستوردراوێ بە حکوومەتی اتحادی بیدەینێ و ئەو دەسەڵاتانشکەی هەرێمن ممارەسێ بکەین مهمترین شت لەوەیە لە هەرێمە هەرێم و دەسەڵاتەکەی لەگەڵ خەڵکی خۆیان ڕازگۆ بێ و شەفاف بێ و ئەوسا ئاسانە ینی ڕێکەوتن لەگەڵ هەر لایەنێکی تردا و بەنسبەت هەموو دەواازەکانیشەوە ئێمە ئەگەر ینی کێشەیە کە بە خۆت بۆ چاسەر نەکرێت سنوورە کە خۆت بوت نەپارێزرێ وا باشترە مادامێک کە تۆ دوجار محکومی بە قوانینی فدراڵی و بە یاسا فدراڵەکان و بە دەستوری فدراڵی بیت بەوان چارەسەریکەی